بسم الله ابتدأنا وەزیری بازرگانی عراق کۆبوونەوەیەکی لەگەڵ وەزیری نەوت و کانزاکانی سووریا ئاشکرا کرد بۆ پەرەپێدانی هاوکاری ئابوووریەکانی نێوان هەردوو وڵات و ڕێگەپێدانی کۆمپانیا عراقیەکان بۆ کارکردن لە سووریا و نۆژەنکردنەوەی بۆری نەوتی کەرکووک بانیاس کە توانای هەناردەکردنی 700,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە. گەڕانەوە بۆ هەناردەکردنی نەوتی عراق لە ڕێی بۆری نەوت گوێزەرەوەی عراق سووریا بۆ بەندەری بانیاس لە بەرژەوەندی هەردوو وڵات دەشکێتەوە و لە لایەک سووریا دەتوانێت نەوتی خۆی دابین بکات کە لە کاتێکدا بەشی هەرە زۆری بینە نەوتەکانیشی لە ئێستادا لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی دیمەشقدایە لەلایەکی دیکە پێویستی بەو نەوتە نامێنێ کە لە ڕێی ئێران بەکات و تێچوویەکی زۆرەوە بەدەستی دەگەیشت. هاوکات عراقیش دەتوانێت وەک جێگرەوەیەک بۆ بۆریەکەی بەندەری جەیهان لە تورکیا بەکاری بهێنێت. بۆری نەوت گوێزەرەوەی نێوان کەرکووک بانیاس لە ساڵی 1952 لەلایەن کۆمپانیای بریتیش پرۆتۆلیۆمی بەریتانیەوە دامەزراوە و بەگەرخستنەوەی بۆریەکە لە ئێستادا تێچوویەکی دارایی زۆری پێویستە و لە هەردوو بەشی عراق و سووریادا زیانی گەورەی پێگەیشتووە. لە سەرەتای دامەزراندنی شێوە تا ساڵی 1970 هەناردەکردنی نەوت لە ڕێی بۆریەکەوە بەردەوام بووە و دواتر بەهۆی گۆڕانکاریەکانی ناوچەکە و ناوخۆی سووریا و عراقەوە چەند جارێک گواستنەوەی نەوت ڕاگیراوە و دواتر لە ساڵی 1997ەوە گواستنەوەی نەوت لە ڕێی بۆریەکەوە دەستی پێکردەوە تا کاتی داگیرکردنی عراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2003دا. دوجاریش لە ساڵی 2010 بۆ جاری سێیەم هەناردەی نەوت لە ڕێی بۆریەکەوە دەستی پێکردەوە، بەڵام پرۆسەکە زۆری نەخایاند و سەر لەنێ بۆریەکە لە هەردوو بەشی عراق و سووریادا بەهۆی سەرهەڵدانی داعش و بۆردومانەکانی ئەمریکاوە ڕوبەڕووی وێرانکاری بۆوە. سەرەڕای ڕاوەستانی بۆریەکە لە هەناردەی نەوت هێشتا بە گرنگ و استراتیجی بۆ هەریەکە لە عراق و سووریا ناو دەبرێ. بۆ عێراق بەهۆی کورتی ڕێگاکەی بۆ سەر دەریای ناوەڕاست تێچۆکانی هەناردەی نەوت کەم دەکاتەوە، لە کاتێکدا تێچووی هەناردەی نەوت لە ڕێی بۆری هەولێر تورکیاوە لە ئێستادا بۆ هەر بەرمیلێک بریتیە لە $5 و تورکیاش ئامادە نییە و نرخەکەم بکاتەوە. جگەلەوەی بۆری کەرکووک بانیاس توانای هەناردەی 700,000 بەرمیلی ڕۆژانەی هەیە. هاوکات عراق بەو هۆیەوە دەتوانێت سوود لە پاڵاوگە نەوتیەکانی سووریا وەربگرێ لە بری چەند پاڵاوگەیەکی دیکە لە چەند وڵاتێکی دوورە دەست. لە هەمان کاتدا بۆریەکە یارمەتی عراقیش دەدا کە بەرهەمهێنانی نەوتی خاو زیاد بکە. بەپێی استراتیجی حکوومەتی بەغداش بڕیارە هەناردەکردنی نەوت بە هاتنی ساڵی 2027 بگەێنرێتە 8 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. بۆ سووریاش بۆری کەرکووک بانیاس دەبێتە هۆی دەستەبەرکردنی بەرهەمەکانی نەوت بۆ ئەو وڵاتە و چالاکی ئابووری و کەشتیوانی لە بەندەرەکانی سووریا زیاتر دەکا. ئەوەی لە ئێستادا ئاستەنگە لە بەردەم کارکردن بە بۆری کەرکووک بانیاس تێچووی زۆر و ململانەی نێوان هێزە نێوخۆیەکانی عراق و وڵاتانی ناوچەکە و جیهانیشە.